لە سەرەتای دەستپێکردنیەوە بەرهێنانەوە لە دوای دەرچوونی یاسای ژمارە 4 ساڵ 2006 لە 2006 تا ئێستا زیاتر لە 70 ملیارد دۆلار مۆڵەت وەرگیراوە لە هەموو پارێزگاکانی هەرێم 70 ملیارد دۆلار لەم 70 ملیارە 13 بۆ 14 ملیاری مۆڵەتەکان هەڵوەشاوەتەوانێ ئەو مۆڵەتانە شکستیان هێناوە یاخود وەبەرهێنەرەکانیان پاشەکشیان کردووە ئەوانە هیچ پەیوەندی بە هەموو ئەو پاشەکشی و هەڵوەشانە پەیوەندی بە قەیرانی دارایی و قەیرانی سیاسی هەرێمەوە نییە چیمان بۆمێنێتەوە 47 ملیارد دۆلار لەگەڵ کەسرێکاوە بەرهێنانمان هەیە مۆڵەتی کارپێکراو ئەو مۆڵەتانەی کە دراوە بۆ بەرهێنەرەکان لەم 47 ملیارە ئەم زانیارەتانە دەمێ پێشەوەی داتاکان بڵاوکەینەوانێ یەک لە سەرسێی وەبەرهێنانی هەرێمی کوردستان نەکەوتۆتە بواری جێبەجێکردنەوانیە هەر مۆڵەت دراوە و تا ئێستا زەویە یەک لە سەرسەیەکی دوو یەک لە سەرسەی تری ئەو وەبەرهێنانە تەواو بووە یعنی لە سەرتاسەری کوردستانە کە باسی 47 ملیارد دۆلار وەبەرهێنانەکرێ لە سەرتاسەری کوردستانە یەک لە سەرسەیەکی ئەو 47 ملیارە تەواو بووە واتە 18 تۆزێک ملیارد دۆلار ئێمە وەبەرهێنانمانەیە کە تەواو بوو و خزمەتی ئابووری هەرێمی کوردستان و ژێرخانی ئابووریەکان و یەک لە سەرسەیەکیشی بەهۆی قەیرانەکانەوە وەستاوە خاوە پاشەکشەی کردووە ئەمە واقعی وەبەرهێنانە لە سەرتاسەری کوردستانە هیوادارم ئەمە بەس بێ بۆ ئەوی دوایی زۆر نەکەونە پرسیارکردن بە کورتی لە تەقەن لە مانگی 8 2006 وەبەرهێنان دەستی پێ کردووە لە هەرێمی کوردستان لە 13 سێکتەرا ئێمە مۆڵەتمان داوە لە 13 سێکتەری جیاوازە لەم سێکتەرانەیە 933 پرۆژە مۆڵەتی وەرگرتووە 933 پرۆژە 16 مۆڵەتی کارپێکراون وەک بۆم باسکردن 170 پرۆژەشمان هەیە مۆڵەتەکانیان هەڵوەشاوەتەوانی و پاشەکشەی کردووە بەرکەوتەی شارەکان هەولێر 360 پرۆژە هەیە بە سەرمایەی 26 ملیار و وردەیەک و هەروەها سلێمانیش 270 پرۆژە هەیە بە سەرمایەی 14 ملیار نزیکی 15 ملیار لە 15 ملیاری چی کەم نییە دهۆکیش 239 پرۆژە هەیە بە سەرمایەی 6 ملیار تقریبا نزیکی 7 ملیار لێرە یەک شت دروست دەبێت کە سەیری دهۆگەکەی پرۆژەی زۆرە بەڵام سەرمایەکەی کەمە ئەمە پەیوەندی بەوە هەیە پرسیار مەکەن لەسەر ئەمە دهۆک پرۆژەکانی قەبارەی دارایی پرۆژەکانیان کەمە بەڵام سلێمانی قەبارەی دارایی پرۆژەکانیان کەمە لێرە معمەلی چیمەنتۆ هەیە بۆ نمونە بە 300 میلیۆن دلار بە 400 میلیۆن دلار مۆڵەتی وەرگرتووە بەڵام پرۆژەکانی دهۆ کەمی بەعی 10 میلیۆن 20 میلیۆن 30 میلیۆن پرۆژەکانیان کەم پرۆژیان هەیە کە ئاچێتە قەبارەیەکی گەورەوانەیە